لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی موچە و ناردنی لەلایەن بەغداوە بازاڕی زەوی و خانوو لە نووسنگەکان دەستی پێکردوێتەوە و خاوەن نووسنگەکان دەڵێن ماوەی چەند ڕۆژێکە خواستی هاوڵاتیان بۆ کڕینی زەوی زیادی کردووە لە حەولێر لە سلێمانی لە حەڵەب هەموو جوراوە ئێستا نارم 5 ڕۆژە بە تەواوەتی پێڕان نەکەی تەلەفۆن کابرای دەکەی هەن کاکە فرۆشتنەوە پارەی وەردەگرم جارانیش هەتا ڕقەمێک دەفرۆشە هەموو ڕایانە دەیزانی نەیدێ ئەو دێگوی وەرم بۆ دەکەن و دێگوم بۆ دەکەم بیست ئێستا بڕۆ تەلەفۆن بۆ 100 کەسی دەکەی دەڵێ نایفرۆشت میان فرۆشراوە 5 ڕۆژە جوڵەیەکی زۆر باش کەوتە بازاڕی ئیشاڵڵا بۆ ئومێدی خوای کە ئەو معاشە بێت لە بەغداوە جوڵەی باشتریش دەبێ ئەرزی بچووک لە 135 تا 40 بەرز بۆتەوە ئومێدەوارم باشتریش ببێ بەهۆی دەمێکی و بازار وەستاوە بەهۆم ئەی قەیرانەیە و نووسنگەکانی فرۆشتنی زەوی و خانوو دەڵێن دەستپێکردنەوەی جم و جۆڵی فرۆشتنی زەوی زیاترە و پارتە زەویانە بوون کە نرخەکانیان لە خوار 20,000 یاخود 10,000 دۆلارەوەیە. بازار جم و جۆڵە شتێک کەوتووە ماوەیەکە تقریبان دەوری 15-20 ڕۆژێک دەبێت ئەو جم و جۆڵە زیاتر بەو زەویانەوە دیارەکە زۆر هاتبوونە خوارێ لە سعرەکەیان بە نمونە زەویوە هەبوو لە دەوری 3.5 و پێشتر فرۆشابوو 3 دەفتەر و نیو هاتبووە 65 گەڵا 70 گەڵا ئەوانە بەرز بوونەوە بە ڕێژەیەکی زۆر کە دەتوان بڵێم لە 60 بۆ لە 70 بەرز بوونەوە یعنی ئەوەی کە لە دەوری 65 و 70 دابوو ئێستا لە دەوری 120 110 لەو دەورانەدایە. ئێستا ماوەیە کە جوڵێک چاکەوتە بازاری مەخاستن ئەو وەرزانەی کە سیعریان تۆزەی لە خوارەیە لێم لە خوار دەفتەری دەفتەر دۆلارێکی وەیە هەمووی لە 180 لە 140 ئێستا هەستاوە چاوەڕوان دەکرێت زیاتر بەرز بێتەوە لەبەرەوەی کە هەر چۆندێک پارە بکەوتە بازارەوە زیاتر جوڵەی معاملە و ئەوە پەیدا دەبێت. ماوەی زیاتر لە 3 ساڵا قەیرانی دارایی بازاڕی کڕین و فرۆشتنی زەوی و خانووی لە سنووری دارەی ڕاپەڕین سەس کرد بوو بەڵام خاوەنی نووسنگەکانی زەوی و خانوو دەڵێن ماوەی چەند ڕۆژەکە جم و جۆڵێکی زۆر بۆ کڕین و فرۆشتنی زەوی و خانوو بەدی دەکرێت هۆکارەکەشی بۆ ناردنی موچە لە بەغداوە دەجێڕنەوە. توانە عومەر کورسات نیوز ڕانیا